ناوەندی حەوڕەنگە باوکاری بە شێونەری شێوەکاری سلێمانی لە وەڵی مۆزەخانی سلێمانی پێشانگای تایبەتی بۆ شێوەکاری کاریکاتێرس کرد تەرکاکەی لە وەڵی مۆزەخانی سلێمانی کردەوە تایدا کەتۆلۆژێکی تایبەت بە کارەکانی هونەرمەند بە دیاری بەخشرا میوانەکانی پێشانگاکە. من سەرەتا گرفتەرکاکەی وەکو شێوەکار ناسی هەر لەم هۆڵەش پێش نزیکی 10 ساڵێک پێشانگایەکمان بۆ کردەوە. ئەو ناسینە بڵێن بەردەوامێکی بەخۆ بین و دواتە چوە بە بواری کاریکاتێرەوە. هەموو ئەو دیدارە و پێشانگانی کە لە سلێمانی کوردمان ئەوەی چێک بۆ لە هونەرمەندانی بەدەست ڕەنگین و بە بیر و هۆشێکی زۆر جیاواز و تایبەتەوە بەشداری کردووە. چەند ساڵێکە سەفەری وڵاتی ئەڵمانیای کردووە. من کە بڵاوم کردوانێک کام ساڵ بڵێن 8 کتێبی شێوەکاری چاپەکەین تری یەک کتێبەکان هاتە بەرچاو پێندی کردوتی منش حەزەکەم کەتەلۆکێ بکەم. کەتەلۆکەکەمان چاپ کرد ئەوە کەتەلۆکەکەیە دوایی بیرم لەوە کردوانێ باشە بۆ بەس کەتەلۆکەکە بێت بۆ پێشەنگایەکیش نەکەینەوە. پێشەنگایەکمان خەلەرە دوایی وتم پێشەنگاکە بێنە کەرکووکیش بۆ خۆی لە کەرکووک لەدایک بووە کەواتە بەیەکەوە بۆ پێزانینێ بۆ کاری هونەرمەندێکی خۆمان لەمان کاتە ئاشناکردنەوەی جارێکی تری بەو جیلە تازەی کە لەوانەیە گرفتەرکاکەی لە نزیکۆ نەبینی بێ کارەکانی نەبینی بێ بەڵام یەک لە هۆڵێکە ژمارەیەک کاری ئەبینە هی تەمەنی جیاواز لەمان کاتە هەرێک لە کاریکاتەرەکان بوارێکی ژیانیان بابەتێکی ناوژیانی دەستنیشان کردووە.